ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت و کانزای ژێرزەوی، بەڵام دانیشتوانەکەی ساڵانە بەدەست نەبوونی نەوتی سپی ماڵانەوە دەناڵێنن. لە کاتێکدا ڕۆژانە زیاتر لە 35,000 بەرمیل نەوت لە ئیداری گەرمیان دەردەهێنرێت، بەڵام حکوومەتی هەرێم ساڵانە و لە وەرزی سەرمادا بەرمیلێک نەوت بە دانیشتوانەکەی ڕەوا نابینێت. لە سنووری گەرمیان ئێمە ئێستا 3 بلۆکی نەوتیمان هەیە، دوانیان کاری تیاکرێەوە دانێ سێمیشانەوە دەستیان کردو دەکەم دانان و خەریکن بیرێکی تازە لێ دەنەوە بە هەر سێکیانەوە تقریبان ئێمە بۆ 35 بۆ 40,000 بەرمیل نەوت ڕۆژانە دەرەهێنرێت. بەداخەوە ینی دانیشتوانی گەرمیان یەکێکن لە ئەودا ئەوانەی کە زۆرترین پراوێز خراون، چونکە ئەم شارە پراوێزانەی کە وەکو گەرمانە لە سنتەرەوە دوورەوە با بڵین لە ناوچەی سەرەکی هەرێمەوە دوورەکە هەولێرە وای کردووە کە هەمیشە دوای هەمووان بیری لێ بکرێتەوە ئاسان بیری لێ نەکرێتەوە. ئەمە شوای کردووە کە بۆ نمونە تۆ ساڵانە بەرمیل لە نەوتی پێڕەوا نەبینن بۆ دانیشتوانەکەی لەگەڵەوەیە مەسەلەن زۆرترین هێڵی هەژاری و چینی هەژاری و خەڵکی دەستکورد لێرەیە و هەموو کاتێکیش مەسەلەن خەڵکانی لێقەوما وەکو ئەنفال و ئەوانەی کە زۆرترین کارەساتیان بەسەرا هاتووە لەم دەڤەراژین، بەڵام حکوومەتی هەرێم تەنها لە کاتی دەنگدانە ئەمانی بیرەکەوێتەوە کە حزبەکانیانن، بەڵام دوایەوە لە بیریان نەچێتەوە و ساڵانە بەرمیل لە نەوتیشان پێڕەوا نابینن کاوە هەم کێشەیەکی گەورەیە و هەمواشی کردووە گەرمیانەکان نە باوەڕ و متمانەیان بە حکوومەت بمێنێ نە بە حزبەکانیان وەکوە بینی کە چۆن ئێستا هیچ متمانەیان پیاوە نەماون لە دەنگدانەکە شاوەیان بۆ سەلماندن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایدەگەیەنێت ساڵانی ڕابردوو لە ڕێگەی نەوت و کانزاکانی سلێمانیەوە بەشێک لە نەوتی ماڵان دابین دەکرا بۆ ئیداری گەرمیان، بەڵام ئەمساڵ هیچ بڕەنەوتێک دابین نەکراوە و بە بیانووی لاواز حکوومەتی هەرێم دەیەوێت گەرمیان بێبەش بکات لە نەوتی سپی. سەبارەت بە دابەشکردنی نەوتی سپی لە ئەمساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بڕیاریدا کە نەوتی سپی دابەشکات بەسەر هاوڵاتیانە لە هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان، بەڵام هەتاکو ئێستاوە لە چینە ساڵی تازەوە لە سنووری گەرمیان ئەم نەوتە دابەش نەکراوە بەپێی بەدۆداچوونی ئێمە چی لە وەزارەت چی لە بەڕێوەبەرایەتی لە سلێمانی لەم دوو جیهەتەوە بە پشکی گەرمیان نانێردرێ. لێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی لەسەر خەت بووین، ئەوان ئەڵێن پشکی گەرمیان نایە بۆ لای ئێمە، بەڵام ساڵانی پێشووتر پشکی گەرمیان لە سلێمانیەوە وەرەگیرا، ئەمساڵ ئەڵێن ئەو پشکە نهاتوە و لە ئێستادا لە سەرجەم ناوچەکان لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بە ڕێژەیەکی کەم نەوت دابەش کرا و دابەش ئەکرێ. ڕێژەکە زۆر کەمە، ڕاستە بەشی پێداویستی هەموو وڵاتیان نییە، بەڵام پێویست بوو بۆ ڕێژەیەش لە سنووری گەرمیان دابەش کرایە، بەڵام هەتاکو ئێستا دابەش نەکراوە و باس ئەوەی شەکرێک کە بەهۆی گەرمیان بە حکمی ئەو چەند پلەیەکی گەرمی بەرزترە بۆیە لێرە دابەش نەکراوە. ئەمە بەڕێکی زۆر لاوازە گەروابێ بەڕاستی عیبەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. گەرمیان ڕۆژانە نزیکەی 50,000 بەرمیل نەوتی لێ دەرەهێنرێ، مەفروض بوو ماڵی چەند بەرمیلێک نەوتی پێ بدرێت، نەوەکو ئەو بەرمیلە نەوتەیش کە ڕێژەیەکی زۆر کەمیشە نەدرێ بە هاوڵاتیان. ئیداری گەرمیان خاوەنی 3 بلۆکی نەوتیە و بەرهەمی ڕۆژانەیان نزیک دەبێتەوە لە 40,000 بەرمیل نەوت، بەڵام تا ئێستا و بۆ ئەم وەرزەی سەرما 1 لیتر نەوتی سپی ماڵان دابەش نەکراوە و ساڵی ڕابردووش بەشێکی زۆری خێزانەکان نەوتی سپیان وەرنەگرت بوو. ئەمە لە کاتێکدا پلەکانی گەرما لە هەندێک کاتدا دەچێتە خواردە پلەی سیلیزی و هاوڵاتیان لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە نەوت هەیە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.